ڕۆژی هەینی دەنگی تەقینەوە و تەقە دەبیسترێ و دووکەڵیش بەسەر شارۆچکەی سەرەکانیەوە دەبینرێت ڕۆژێک پاش ئەوەی جێگیری سەرۆکی ئەمریکا مایک پێنس لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە ئانکەرە ڕایگەیاند تورکیا بە ئاگربەس ڕازی بووە و تەواوی ئۆپراسیۆنە لەشکریەکەی لە ماوەی 120 کاتژمێردا کۆتایی پێدەهێنێت پاش ئەوەی هێزە کوردیەکان لەو ناوچەیە دەکشێنەوە کە بڕیارە بکرێتە ناوچەی ئارام. بە شانازی و ڕای دەگەێنم سوپاس بۆ ڕێبەرایەتی بەهێزی سەرۆک داناڵد ترامپ و پەیوەندی بەهێزی لەگەڵ سەرۆک ئەردۆغان و تورکیا و ئەمریکا. ئەمڕۆ ئەمریکا و تورکیا ڕێککەوتن لەسەر ئاگربەستێک لە سووریا. پێنس گوتیشی لە پاش زیاتر لە 4 کاتژمێر لە وتوێشکردن لەگەڵ ئەردۆغان توانیویانە بەم ئەنجامە بگەن. وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوژۆغلۆ گوتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بیرۆکەی ناوچەی ئارامی پەسەند کردووە کە تورکیا لە مێژە هەوڵی بۆ دەدات و سوورە لەسەر ئەوەی هێزەکانی تورکیا کۆنتڕۆلی ئەو ناوچەیە بکەن. Güvenli bölge tesisi konusunda sizlerin وەک خۆتان چاودێریتان کردووە سەبارەت بە هەرێمی پارێزرا و ئێمە کردەی لەشکری کانی ئاشتیمان دەست پێ کرد چونکە نەمان دەتوانی بگەینە بەرەنجامێک لەگەڵ ئەمریکادا. ئامانجی ئێمە ئەوەیە ئەو ناوچەیە لە تێرۆریستان پاک بکرێتەوە بەهۆی توانایی و بەهرەی سەرۆکەکەمانەوە لە دانوستانەکانی ڕۆژی پێنجشەممەدا ئەوەی ویستمان دەستمان کەوت. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات ژەنڕاڵ مەزلوم کۆبانی بە کەناڵی تەلەڤیزیۆنی ڕۆناهی ڕاگەیاندووە هەسەدە وابەستەی ئاگربەستەکە دەبێت و ئەو ئاگربەستە تەنها بۆ سەرێکانی و گرێسپی سنووردارە. بەڵام ئاژانسە ناوخۆیە کوردیەکان لە زاری سیاسەتمەداری ناوداری کوردی سووریا ئالدار خەلیلەوە ڕادەگەیەنن کە گوتوێتی ئێمە پێشتریش گوتومانە پێشنیازی ئەوەی کە تورکیا 30 کیلۆمەتر بێتە ناو خاکی سووریا ڕەت دەکەینەوە. ئەو گوتوشێتی کوردەکان بەرگری لە خۆیان دەکەن ئەگەر لە میانەی ئاگربەستەکەدا هێرش بکرێتە سەریان. سەرۆک داناڵد ترامپیش پێی وایە تەنها داعش ئەم ڕێککەوتنەی پێناخۆشە. تورکیا خۆشحاڵ دەبێت کوردەکان خۆشحاڵ دەبن داعش پێی ناخۆش دەبێت. سەرڕای ئەو هەموو ڕەخنێش کە لێی گیراوە سەرۆک ترامپ لە میانەی هەڵمەتێکی هەڵبژاردن لە تێکساس بەرگری لە بڕیارەکەی دەکات. هەندێک جار پێویستە لێیانگەڕی وەکو دوو مناڵ شەڕ بکەن وازیان لێبێنەوە شەڕکەن پاشان لەیەکیان جواب بکەرەوە. هاوکات ناڕزایی یاسادانەرانی ئەمریکا لەسەر ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر کوردەکان بەردەوامە. دوو ئەندامی سیناتی ئەمریکا لەنزی گراهەمی کۆماری و کریس ڤان هۆڵنی دیموکرات ڕایانگەیاند بە هەموو هێزیانەوە بەردەوام دەبن لە کارکردنیان بۆ سەپاندنی سزای توند بەسەر تورکیادا سەرڕای ڕاگەیاندنی ئاگربەز لە سووریا. و سیناتۆری کۆماری میترامنی ئەو ڕێککەوتنی شەرمەزار کرد و گوتی پشتێکردنی ئەمریکا لە هاوپەیمانە کوردەکان دەسەلمێنێت کە هاوکاریش کسپێدانی تیرۆریستانی داعشیان کرد. ئایا هیچ دەرفەتی دیپلۆماسی نەبوو؟ ئێمە ئەوەندە لاوازین ئەوەندە بێتوانان کە تورکیا باڵادەستی خۆی بەسەر ئەمریکادا بسەپێنێ؟ تورکیا؟ نوێنەری تایبەتی پێشووی ئەمریکا بۆ هاوپەیمانی شکستپێدانی داعش برێد مەکگۆرک لە مانگی 12 بەهۆی ناڕزایی لەمەڕ بڕیاری ترامپ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا دەستی لە کارکێشایەوە لە تویتێکدا ئەو ڕێککەوتنەی ڕەت کردوتەوە و بە خیانەتکردن لە کوردەکان وەسفی دەکات.